جژنی هەموو مسلمانان پیرۆز بێتن و حەجی حاجیانیش قبول بێتن و خۆشحاڵین لە بەرنامەی دیداری جەژن لەگەڵ ئێوەی خۆشەویستدا دەبین. لە تۆ پێ ئەو کاتی شەرەوە دەنگت هەبوو لەگەڵ یاریدانەکانی خۆت؟ لاپتۆپەکەم لە پێشی بۆ ڕێزبەرنی گرۆفتەی ڕیکلام داهاتە سەرێ برە ڕیکلامەرەوە بۆ زەربم لانەکەت بە قورآن قەپاتم کرد و هەر سەوتەکە دار ئاخری لاپتۆپم کرد لە ئێقانێ خۆم ناوە ئەوجا باش لەبینی کاپتن حوسێن و کاپتن ئومێد ناوی چەند لاعبی نادی هەولێری ئێستا خولی عراقی دەتوانم برن لە ماوەی سی ترکە ئەو جارێ دووبارەم کردە و گەشت ماخیرەکەی ڕاست بەلاجکتۆری مەعادیان کژاندەوە ختامێتە نەکرد حاسیۆ ختامێ نەکرا و نەکرا ڕۆی مەسینە لەناو لەسەریە ئەهەم کردێ دووگری دێ وە دوگرەکەی دێ ئەڵایەوە دوگرەکەی دێدایە ئەم جۆ هەرس مەکەم گۆتەوە چت کرد وتمەڵایی ئەو گوری ئەم شەیدەم گوتم ئانم خۆخایەتی سەلامەکەی گوری لۆ بیتەوە ئەمیش گرم لۆ هینایەوە ئەتوو نەخوابی لە ناو مەرکانە چینەی لە ناو بەرداغە چینەی ناو دۆڵکە چینەی گوتی وەڵای هیچم بەدەست نەکرد بەس بسێنێ لە جەڵەسی ماڵان دەدام هەڵدێت وەڵامیش لەوەی فترەکەم وەرگرت تێپەکەم کڕی بوو دەگەشتمە دەکە هێرمارە چی و تێپەکەم لە جەڵەسەکەی دەدا و هەردەهاتم دەمگۆ ئێستا جەڵەسەکی لێ دوو فعلی شەیتانە ئەمە پێی تێگەیشتی